لە زیندان و لە بیابانی سەلمان، لە نیشانەی برینەکانی سەرشان، لە ساڵانی لاوی تەمەن پشکوتن، هەلی عومرم گوڕی هەوڵی پێشکەوتن، لەو ساڵانەی لەگەڵ زنجیرە ژیام، لەو هەرەسەی ژیان بەسەریاهێنا، لە ژووری تەنگ ڕێچکەی جڕ و جانەوەر، لە شەی دیوار وەردیانی مۆن خوێنی سەر، لە قەتماغەی لەشی بەدار شیتاڵ بووم، لە لێدانی دڵی بە خوڕپەقاڵ بووم، لەو پەنجانم کە ئاگریان پیاچزان، لەو جومگانەی کە لە یەکتر ترازان، لەو کەسانەی تا دوێنێ بوو وەک دوژمن، کۆتیان کردە پێی سەدانی وەکو من، لە کۆتی پێ کە لە بچەی دەست بپرسن، من چیم و کێم ئەوان چاکمان ناسن. دەمخۆش. سڵاو ئازیزان، خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کە حەمید بانەی پێتان شادەبینەوە. بەرنامەی ئەمڕۆمان باسی شاعیری گەورەی گەلەکەمان کامەران موکریە. میوانەکانی ئەمڕۆم دکتۆر سامان جەلال عەزیز بەخێر هاتن دەگەم. سپاس بەخێر هات. لەگەڵ بەڕێز ڕاستی جەمال کوردی بە ئامێری ساز بەخێر بن. دکتۆر گیان، ئەمەوێ لە ڕێگەی وتەکانتەوە کامەران موکریمان پێ بناسیێنیت. سەرەتا سپاستانەکەم بۆم بانگێشتە. وەکو لای هەمووان ئاشکرایە کامەران موکری بە شاعیر ناسراوە و لە ڕێچکەی ئەدەبیاتی کوردیە لە قۆناغ و سەردەمی خۆیان جێگایەکی دیاری هەیە. کامەران موکری ناوی تەواوی حەمەی ئەحمەدی تەهایە، لە ساڵی 1929 لە گەڕەکی بەرخانەقای شاری سلێمانی کە زیاتر بە دەرگەزیان ناسراوە هاتۆتە دنیاوە و سەرەتا کە وەکو خوێنەواری چۆتە بەر خوێندن باوکی بردوەتی بۆ مزگەوتی خانەقای مەولانا خالید، لەوێ لە لای مامۆسا مەلا شێخ نەجمەدین خچۆتێ بەر خوێندن و وەکو خوێندنی ئاینی بۆ حوجرە و لەوێ وەکو سەرگوزشتەیەک کە خۆی جێڕێتەوە ئەڵێ سەرەتا کە بردمی بۆ یەکەم جار باوکم بۆ لای مامۆسا شێخ نەجمەدین پێی وتم گوێم لەوە بوو بە مامۆسا شێخ نەجمەدینی وتی گۆشتی بۆ تۆ و ئێسقانی بۆ من، تیکەوای وت بۆ چڕک بە لەشما هاو ئیتر تەواو جوڵێ ساکام، بەڵام کە ئاوا بەلاچاو سێریکی باوکم کرد بزەیەکی لە ژێر لێەوە بۆ کرد هاتمۆ سەر خۆم. واتە سەرەتای خوێندنی ئەو ترس و دڵە ڕاوچەیی تیا بووە، بەڵام وە کەسێکی ئەوی کە کەسێکی نیشتیمان پەروەر وە کەسێکی بەورە کۆڵی نەیاوە تا بوو بۆ کامەران موکری ئەمڕۆ. دواتر وەکو خوێندنی کامەران موکری لە قوتابخانەی خالیدیە دەسەکا بە خوێندن هەر لە گەڕێکی دەرگەزێن و قۆناغەکانی خوێندن تەواوە کاتە ئامادەی. بۆ دواتریش کامەران موکری لە بوارە ئەدەبیەکەیە قاڵە بێ بۆ ڕادەیی کە بێ بە مامۆستا لە زانکۆی سەلاحەدین بۆ ماوەی 10 ساڵانێک لەوێ سەرەتا لە زانکۆی سلێمانی مامۆستا بوو. بەڵێ دواتر کە لە مامۆسای لە زانکۆی سەلاحەدین کە زانکۆی سەلاحەدین هەمومان نەزانینە و زانکۆیەیە کە زانکۆی سلێمانی ڕژێمی بەعسی ئەو کات گواستیەوە بە فەرمانێکی نەخوازرا و دوژمنکارانە بۆ هەولێری شاری هەولێری خۆشەویست و لەوێ چەند بۆ نزیکەی 10 ساڵانێک لە کۆلیجی ئەدەبیات لەوێ مامۆستا بێوەکو مامۆستا. کامەران موکری بێگومان هەڵوێستی نیشتیمان پەروەرانی دیارە و لە بوارە ئەدەبیەکەشا وەکو وتمان جێ پەنجەی دیارە و جێی خۆی کردوێتەوە بە یەکێک لە کۆڵەکانی ئەدەبیاتی کوردی ئەژمارەکرێت و دواتریش دڵە گەورەکەی لە ساڵی 1966 لە 27 دوانزە لە لێدانەکەوێت لە شاری هەولێر و پاشانیش لە گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی بە خاکەسپێرێ و مەزارەکەی لەوێ. دکتۆر گیان، وەکو هەر بوارەکەی خۆت کە توێژینەوە کردو لەسەر ژیانی کامەران موکری و داقەکانی،
کامەران موکری مۆرچی تایبەت و لە گەلێک شعریە زمانێکی تایبەت و مۆرچی تایبەتە بینتایە بەڵام لە گەلێک شعری تریا کاریگەری شاعرانی تری بەسەرەوە بینین وەکو مەسەلەی دەق ئاوێزان کو بڵین گۆران یان دیلان یا پیرەمێردا شاعرانی کە لەو سەردەما هاوچەرخی خۆی بوون. بەڵێ کامەران موکری وەکو هەر شاعیرێکی تر یا وەکو هەر کەسێکی تر ناکرێت هەموو شتەکانی هەر بە تەنیا هەری خۆی بێ هیچی لە پێشینەکانی خۆی و هاوسەردەمەکانی خۆی وەرنەگرت بێت. ئەمە هەروەک ئەوەی کە لە مەسەلە دەقاوێزانیەکەیە وەکو ئەو تیۆریە کە من لە نامەی دکتۆراکەیە کارم پێکردو و کار لەسەر کامەران موکری شاعیر کراوە ئێمە ناوی ئەنین چیە بڕچێ خۆ بە هاوشانگرتنی هاوسەردەمەکان و پێشینەکان بۆی کامەران موکریش لەو چێبڕچەیە چۆڵە بێبەری نییە و چێبڕچەی ئەدەبی و شعری لەگەڵ هاوسەردەمەکان و پێشینەکانیان کردو بە تایبەت وەکو تایبەتمەندی پسپۆڕەکەی من لەگەڵ گۆرانە من چۆڵە بەراوردم کردووە بۆیە کە ئەبینین لە زۆر شوێنە کامەران موکری لە دەقەکانیە هەستەکەی گیانی ئەدەبیاتی گۆران شعرەکانی گۆران و یاخود ئاوازی شعرەکانی گۆران فۆرمی شعری گۆران ناوەڕۆکی شعری گۆران بە کامەران موکریەوە دیارە و ئەبینرێتەوە وی کامەران موکری تەنیا لێرەیە تو ئەم ئەوەش بڵێم تەنیا کامەران موکری کاریگەری گۆرانی بەسەرەوە نییە ئێمە هەرچەنە کە ئەموشەی کاریگەریە بەکارێنین ئەماچێتە تیۆری و بواری ئەدەبی بەراوردکاریەوە کە ئێمە لە دەق ئاوێزانە ناوێنین چێبڕچەی ئەدەبی خۆ بە باڵاگرتنی ئەوی تر خۆ بە کەمتر نەزان لەوی تر ناوێنین پیرەمێردیش دەتوانین بڵین ئەو ڕۆڵەی هەیە لە ناو چۆنە جێپەنجەی دیارە لە ناو دەق ئەدەبیەکانی کامەران موکری پیرەمێرد کاریگەری نەک لەسەر ئەو لەسەر زۆربەی شاعیرانی ئەو سەردەما بەڵشکە پیرەمێرد لە یەک بوارەکاری نەکردووە وەکو ڕۆژنامە نووس و وەکو شاعیر و وەکو کەسێکی خەبات جێڕیش دەرسێنی مێژووی پێین کاریگەری بەڵێ بۆ خۆی پیرەمێرد کاریگەری بەسەر گۆرانیشەوە هەیە مامۆسای گۆرانیش بووە ئەمە گۆران خۆی ئەیڵێت و چۆنە دانیشی پیانی و هەموو چۆنە واقعیشەوەی سەلماندووە لە ناو ئەدەبیاتەکەیە هەم وەکو ئەدەبیات و هەم وەکو بوارە ڕۆژنامە نووسی و بوارەکای ئەدەبیەکانی تریش ڕۆشنبیریەکە بوار ڕۆشنبیریەکە بێگومان کامەران موکری خۆی دان بۆیانیان لە تۆماریەکە کە کاریگەری نالی لەسرە چۆنڵێ بە دەق ئەدەبیەکانی نالی حاجی قادری کۆیی و هەر وەکووتمان گۆران پیرەمێرد خانێع بێکەس و تەنانەمە دۆشیش ئەگەر ئێمە وەکو چۆن وتەیەکی خۆی کە لە بۆنەیەکە باسیەکە کامەران موکری ئەڵێ لە ساڵی 1942 لە هەڵەبجە لەگەڵ مەدهۆش بێگومان لە تەمەەن لەو گەورەتر وان بەگیریە نابوو ئەمیس خۆم فێری قافیەکەم واتە سەروای شعر مەدۆشم بەگیریە نابوو پێمەوت ئەم وشەیەوە مەزانی هەچی وشەیەگەیە بێ سەروایەکی بەرامبەری هەبێ پێم وتم وشەی نزار قافیەکەی چیەوتی گوڵزار تی زۆر وشەی ترم لێ پرسی تی لە ئاخیرە مەدۆشم وا بەگیریە نابوو وتم ئەی قافیەی مرد چییە وتی نرد یعنی بە چۆڵێک تووڕێیەکی پێوە دیارە لە موشەکەیە کە بەکاریە ناوە وتی من ئەمیز خۆم فێری قافیەکەم و خۆم فێری شعرکەم هەرچەنە کامەران موکری بۆ خۆی ئەڵێ من سەرەتا هەرگیز بە بیریشمانە هاتووە ببمە شاعیر بەڵکو زیاتر هەوڵمەیە بمە نووسەر و لە درێی نووسینەکان مۆدەقەکانەوە بەرەو چیرۆک نووسین بچم کە ئەمیش بۆ خۆی ئەسپی خۆی لەو بوارەشە کامەران موکری تاوا بە تایبەتی لە بواری نووسینی شانۆ و شانۆیە. بەڵێ مامۆستا ئێستا حەزەکەم خەندەخان گۆرانی پرسیارمان بۆ بڵێ کە شعری مامۆستا کامەران موکریە و مامۆستای خوارێ خۆش بوو کەریم کابان توێتی. بەژنی ڤینۆس ئەی فریشتم
شنترا بجني تويا بجني فينوس أي فريشتم شنترا خنشا تاكتر يا دميتو يا دلي من تاكترا خنشا تاكتر يا دميتو يا دلي من تاكترا شاوي كالي برنا ورشت يا قلاويش قاشترا شاوي كالي برنا ورشت يا قلاويش قاشترا خالي قوناي ناسك يا بختك من راشترا خالقون عيناسك يا بختك من راشترا. دەست خۆش. سپاس. دکتۆر گیان نیشتمان پەروەرێتی لە لای شاعیر کامەران موکری لەکوێوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ کامەران موکری لە بنەماڵێکی نیشتیمان پەروەر بووە وەکو ئاشکرایە برا گەورەکەی نووری ئەحمەدی تەها وەکو مەسەلەی نیشتیمان پەروەرەتی چەند جارێک گیرا و تەنانەت حکمی لە سێدارەدانیشی بەسەرا سەپێنراوە. ئەمە وەکو بنەماڵەکەی هەم وەکو کەسێکیش لە کەسێکی کورد کەسێکی نەتەوەیی ئەو قۆناغ و سەردەمەی ئەو گەنج بۆتیایە مەسەلە نیشتیمانیەکان و مەسەلە نەتەوایەتیەکان برەوی سند بووە ئەمیش بە وەک بەشێک لەو نەتەوەی و بەشێکی دانەبڕا و ئەم هەوێنە چۆتە گیانەوە و چۆتە بوارە نیشتیمان پەروەریەکەوە ئەگەر وەکو مەسەلەی سیاسیشنەوە بێ هەر وەکو کەسێکی کوردی شۆڕژێر لە دەقەکانیا و لە ژیانی ڕۆژانەیە ڕەنگی داوەتەوە بەڕادەیەک کە کامەران موکری نەک جارێک و دوان چەندین جار وەک هەڵوێستی نیشتیمان پەروەری چێ بە بۆنەی هۆنراوە نیشتیمانیەکانەوە بێیان وەکو هەڵوێستی ڕۆژانەی خەباتی کوردایەتی بێ گیراوە. هەر وەکو نمونەیەک بێنینەوە ئاشنایەتی کامەران موکری تەواو ئاشنایەتی ئەو بە گۆرانی شاعیر کە ڕنگدانەوەی بە تایبەتی لە شعرە دڵداریەکانی گۆران ڕنگدانەوەی لە ناو شعرە سروشت و دڵداریەکانی کامەرانە زۆر بەزەقی دیارە خۆی جێڕێتەوەڵێ بۆ حەڤە هەمین جار کە گیرام لەسەر شعرێکم لەسەر دەقێکم کە بۆنی نیشتیمانی پێوە دیار بوو لە گەڵ بەڕێکەوت لەگەڵ گۆرانی شاعیرە کە گیرێ لە بەندیخانە ئەنێڕێن بۆ بەندیخانەی بەدرا بەڵێ لە بەدرە بە تەواوی ئاشنای گۆرانە بێ هەرچەنە خۆیڵە لە من لە سلێمانی پێشتر وەکو مەسلەیەکی ئاشنایەتی سەرەتایی هەمان بووە و یەکمان ناسیوە بەڵام بە تەواوی ناسینی گۆران وەکو مەسەلە ئەدەبیەکە و نیشتمانیەکە گۆران لە بەندیخانەیە ناسێ ئەڵێ چەند وەختێک پێکەوە بووین لە بەندیخانە تەنانەت لەوێ خۆی کامران بۆیانێ کاڵێ منی وەکو شاعیر ناناسان لەوێ هەرچەنە ڕۆژێک پێیوتم تی ئەو دەقەی لەسەری گیراویت هەوڵێکی باشە بۆ شێعر تی گۆران ئاوام پێناسی منی کرد تی بەڵام لە هەمان کاتە وتی بەڵام حەمە ساڵح دیلانی شاعیر دەقەکانی جێی خۆی ئەگرێتەوە و لە ئەدەبی کوردیە جێپەنجەی دیارە بێ ئاوا باسی ئەوی کرد ئەڵێ کامەران خۆی ئەڵێ دکتۆر بەس ینی ئێمە گەر سەیری کامەران موکری بکەین ئەبینین یەکەم دەقی شعری کە بڵاو کراوەتەوە ساڵی 1945 لە دەنگی جێتی تازەکە ئەڵێ بۆ ئاسوی برازام یعنی دەقەکە دەقێکی ئەوەیە کە هانی ئەم برازایی بۆ کوردایەتی و بۆ خەبات جێڕان یعنی یەکەم دەقی شعری کامەران موکری باسی خەبات و کوردایەتی بەڵێ بێگومان پێڵێ وەکو چیا سەربڵند بە بۆ کوردایەتی مرد بە بەم شێوەیە هانی چۆنڵێ برازاکەیە دەقێکی تا ڕادێک ڕەنگە چۆنڵێ بڵین ئەکچێتە خانەیەکی مناڵانە شعر بۆ مناڵ بۆ نەسیحەت بۆ ئامۆژگاری بەڵێ چێتە ئەو خانەیەوە
وەکوتمان کامران موکری شاعیرێکی نیشتیمان پەروەر شاعیرێک بە تایبەت لە دەقەکانیا ئەوە ئەبینیتەوە کە هێندە خەمی و باری گرانی نەتەوە و نیشتیمان بەسەر شانی کامەرانەوە کاتێک دەقەکانە نووسێ کاریگەری لە فۆرمی شعری کامەران بەجێڵێ وەک ئەوەی کە لە زۆر شوێنە چۆنڵێ ناوەڕۆک چۆنڵێ زاڵ ئەبێ لایەنە فۆرمە شعریەکە هونەرە شعریەکە لاوازی پێوە دیارە بێ ئەمەش بارەگرانە نیشتیمانی و نەتەوەیەکەیە کە ئەبێ بە خەمێکی گەورە بۆ کامەران کە ڕەنگە نەتوانێت چۆنڵێ شعرەکانی ئەوەنە ڕەوان بێ شعرەکانی هێندەی ئازارەکانی بەڵێ ئازارەکانی تیا جێ بێتەوە بە ڕەوانی بێ بەدەمیا بەڵێ بێگومان ئێمە چەند لەسەر خەباتی کامەران موکری قسە بکەین قسە تەواو نابێ بەڵام لایەنیش تری ژیانی کامەران موکری هەیە کە وەکو هونەرمەندێک کاری کردووە کە توانین بڵێن یەکێک بۆ لە پێشەنگەکانی بزوتنەوەی هونەری شانۆ بە تایبەتی لە ناو شاری سلێمانی و لە کوردستانە. بەڵێ بێگومان لە ساڵی چلەکانە بزوتنەوەی شانۆ لە کورسانی باشوورە و بە تایبەت لە شاری سلێمانیە چۆڵە سەری هەڵدا ئەم بزوتنەوەش لە سەردەسی چەند کەسانێک بوون و یەکێک لەوانەی کە جێپەنجەی دیارە و لەو بارەیە کامەران موکریە بێگومان ئەو کاتە خوالێ خۆش بوو هونەرمەند ڕەفیق چالاک لەو بارەیە سەرمەشقی کاری بزوتنەوەی شانۆیی کوردی بووە و کامەران موکری خۆی ئەڵێ لە شاری سلێمانی لەگەڵ ڕەفیق چالاکە شانۆنامەیەکمان پێشکەش کرد بە ناوی لە ڕێی نیشتیمان لە ساڵی 1946 ئەم شانۆنامەیەش ئەبەن بۆ شاری هەولێر لە شاری هەولێر لەوێش نمایشەکەن و خۆی ئەڵێ خەڵکانی شاری هەولێر و گەنجی شاری هەولێر بە دەنگەوە هاتنێکی زۆریان بۆ نمایشەکە هەبوو و زۆر بە گوڕیتینەوە بە دەنگمانەوە هاتن و بەڕاستی جێی سەرنجی ئەمگەلەوە کاری تریشی وەکو بەزانم ئەو ناوی ناوە کڵۆڵان بڵێن بۆ ئەسایی ڤیکتۆر دکتۆر جان قەت شاعر هەوڵیاوە دەقە شعریەکانی لە شانۆیە سوودی لێوەربگرێ؟ بەڵێ بێگومان کاریگەری ئەدەبەکەی لە بواری شانۆشا هەبووە هەرچەنە خۆی وەکووتمان سەرەتا بە خەیاڵیشە ناتۆ بێتە شاعیر هەوڵیاوە بەرەو چیرۆکنووسین بچێ بەڵام دواتر ئەم مەسەلەی چیرۆک و شانۆیە چیرۆک و شعرە خۆی یەکانجی دەبێتەوە لە شانۆی شعریە بۆ ڕادەیە کە وەکووتمان لەگەڵ ڕەفیق چالاکی خوالێ خۆش بووە لە هەولێر دوای پێشەشکردنی ئەو شانۆنامەی کە باسمان کرد ئەو کات گۆران لەوێ لە فەرمانگەی ئەشغالە بێ لە دایرەی ئەشغال سەردانی یەکەن ڕەفیق چالاک بە گۆران ئەڵێ ئێمە ئۆپەرێتێکی مان نمایش کردووە کە بە ناوی ئەوەی شعرەکەی گۆران کە ناوی گوڵی خوێناویە کردویانە بە ئۆپەرێت بەڵێ ئەمانەیە ئامادەکاری بۆ شعرێکی تری کە بە ناوی قشکاڵی لێو ئاڵەوەی گۆران بکەین بۆ ئەوەی کە ئەویشکەین بە ئۆپەرێت کە گۆران ڕەزامەندی لەسەرەوە دەرەبڕێ و پێ خۆشحاڵە بێبەوە هەر لەوێ ڕەفیق چالاک ئاوازی بۆ دانێ و ئەویش ئەکەن بە ئۆپەرێکی تێکی تر و پێشکەشیەکان و وەکووتمان لە یەکێک لە شانۆنامەکانی ڤیکتۆر هوگۆ کە بۆ سائیان ئەم کامەران موکریکەوەری ئەجێڕێ بۆ زمانی کوردی بە ناوی کڵۆڵان پێشکەشەکرێ بە زمانی کوردی لەسەر شانۆ و خۆی ڕۆڵی جانڤاڵجان ئەبینێ کە یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکانی ناو شانۆنامەکە کابوو وەکو کاری وەرجێڕانی شانۆیی و هەرەها وەکو ئەکتەریش ڕۆڵی بینیوە و دواتریش هەوڵی نووسینی شانۆیە کە ئەویش یەکێک لەو شانۆیانی کە نووسێ بە ناوی کاوەی ئاسنگەرەوە لە ساڵی 1959 بە 9 پەردە ئینووسێ و 12 ڕۆژ لەسەر شانۆ پێشکەشەکرێ کابوو جەماوەرێکی باشیە بووە ئەگەر خەڵەکان شعرێکمان بۆ بخوێنێتەوە. ئەستێرەیەک بۆم پەردەی شەوە زەنگ
بە ورشە ورشتی گەشم ئەپوە تۆوی گوڵاڵەی پێدەشتی بێدەنگ لە خۆشی شەوقی ڕووی من ئەڕوە ئێوارە وەختە لە دەمی کەلا کاتێ ڕووناکیم ئەڕشتەکانی لەگەڵ فڕین و جریوەی مەلا جریوەم ئەهات بە شادومانی کشام وەک تیری زیوین زۆر بەتاو سەرە و خوار هاتم بەرەو ئاویزی وەکو مەلێکی گڕتێ بەردراو کەوتمە داوی دەوەنی ناوشی بەڵێ دکتۆر مەسلەیەکی گرنگ هەیە لە ژیانی مامۆستا شاعیر کامەران موکری ئەویش ناونانی سلێمانیە بە شاری هەڵمەت و قوربانی ئایا ئەمە لە چۆ سەرچاوی گرتۆ لە چ شوێنێکە ئەم ناوەی لە شاری سلێمانی ناوە بێگومان نازناوی شاری هەڵمەت و قوربانی ئەو نازناوەیە کە شاعیری پایدار خوالی خۆش بێ کامەران موکری بە باڵای سلێمانی بڕیوە بێگومان ئەبێ شوێنێکە بێ کە کامەران ئەم نازناوی تیا جێگیر کردبێ وەکو دۆکیومنتێک کە ئەویش یەکێک لە شعرە ناوازەکانێتی کە بۆ شۆڕژگێڕ و شەهیدی وڵات ئەختەر ژنی ڕەشۆڵ وتۆتی شعرێکی هەیە بە ناوی ئەختەر زامی ئەختەر زامی ژنی وڵات پەروەر بەمە دەست پێکا تا دێتە سەرەوەی لە یەکێ لە کۆپلەکانە ئەڵێ ئەی لاوانی کڵپەی ژیان لە جیاتی خەفەت و گریان لەم ڕۆژانەدا بۆ ئەختەر پەیکەرێک بکەن لە گەوهەر لێی بنووسن سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شاری هەڵمەت و قوربانی ئەمە ئەو شعرەیە کە تایە ئەو نازناوی بە باڵای شاری سلێمانی بڕیوە و بێگومان ئەو ڕووداوەش لە ساڵ 1956 ڕوویاوە بەڵام ئەم شعرە لە ساڵ 1950 نووسراوە لایەن کامەران موکری شاعیرەوە. زۆر سپاس دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەو زانێرە بە نرخانە دەربارەی شاعری گەورە مامۆستا کامەران موکری بە خۆشحاڵی ئەوە منیش سپاسیەوەکەم بۆ ئەو میواناریەتان دووبارە بەخێرهاتن لەکەین زۆر سپاس کاکە ڕاستی دەست و پەنجە هەر ئاوریشمی بێ سپاس بۆ هەندەخان خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی دیمانەی ئەم جارەی قەلەندەرخانە ئێستا کۆتایی هێنین بە بەرنامەکە بە شعرێکی کامەران موکری کە کراوە بە گۆرانی کە کۆن کراوە بە گۆرانی و ئاوازی مامۆستا ویلیام یوحەنایە و مامۆستا قادر دیلان وتوێتی ئەویش گۆرانی ڕوومەتی وەک گوڵی بێگەردە. ڕوومەتی وەک گوڵی بێگە پرچی خاو ئاوریشمێکی زەر چاوی کاڵە گەرچی نەرێمە بەڵام نیگای هێزگار گەرمە باڵای وەدەمێکی واتە ئەندامی ئاواش و خوشە وا دیارە من نەمردیوە دەو چەشنە بە ژنیاکەمە باڵای وەدەمێکی واتە ئەندامی ئاواش و خوشە وا دیارە من نەمردیوە لەو چەشنە بە ژنیاکەمە